ئەم کاتان باش بەڕێزان من هیوا جەمالم لە سلێمانیەوە ڕووداوی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. بێگومان ئەوەی کە ئێستا لە لای خەڵک پرسیارە بە تایبەت لەسەر نوێنەرانی کورد لە بەغدا و بە تایبەتریش لەسەر ئەو وەزیرانەی کورد کە لە بەغدا هەن ئەوەیەکە لە کاتێکدا حەیدەر عەبادی سەرۆک وەزیرانی عێراق بڕیار دەرەکات لە دژی هەرێمی کوردستان وەزیرەکانی کورد لە کۆبوونەوەکانە ئامادەن ئەی کە ئامادەن هیچ هەڵوێستیان هەیە کە هەڵوێستیان هەبێت کاریگەریان هەیە لەسەر بڕیارەکان تا ئێستا لەسەر هیچ بڕیارێک لە دژی کورد وەزیرەکان هاتوونەتە دەرەوە کۆبوونەوەیان بەجێهێشتووە دەنگەدەنگیان کردووە هەڵوێستیان وەرگرتووە ئەمانە کۆمەڵە پرسیارن لەلایەن خەڵکەوە بێگومان ڕوبەڕووی نوێنەرەکانیان ئەکرێنەوە لە بەغدا یەکێک لەو نوێنەرانە یاخود یەکێک لەو وەزیرانە دکتۆر دەرباز محەممەد وەزیری کۆچ و کۆچبەرانی عێراقا کە بەشداری بەرنامەکەی کردووە ئەم پرسیارانەی ڕوبەڕۆکەنەوە بە نوێنەرایەتی ئەوانی دیکەش ئەتوانێت وەڵام بداتەوە ئێوەش ئەتوانن بەشداری بکەن لە ڕێتۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لا پێیجی ڕوودا و یاخود پێیجی هیوا جەمال دکتۆر بەخێربێن چاوەکەم بەز نوێنەرایەتی خۆم کاکی باش ینی بەس ئاگا و زانیاریەکانت هەیە زانیاری جیایە و لەوانەیە ئێستا برادێکی نوێنەرایەتی خۆ بە زانیاریەکانت جوابمان بەرەوە بەڵام سەرەتا سەرنجی من و پرۆدیوسەرەکەشمی ڕاکێشاوە کە جل بەجلی کوردیەوە هاتووی جەنابەت ئەندامی بزوتنەوەی گۆڕانی هەر ئەمیوارە ئەندامێکتری بزوتنەوەی گۆڕان بە ئاڵای عێراقەوە لە ستۆدیۆ بوو بەڵام تۆ بەجلی کوردیەوە ئەم ڕەبتەمانەیە سەرەکەوە نەبوو بۆ بەجلی کوردیەوە ئەتەوێت دەرکەوی هێجلی کوردی نا بۆ بەجلی کوردیەوە تەوێت دەرکەوی هەر کوردێک بۆی هەیە بەجلی کوردی بە غەیری جلی کوردی جلی ینی مریحترە هەستم کردی راحەتترە ئەو جلێکی فەرمیە ینی لە کوردستانە جلێکی فەرمیە توانی بۆ هەموو شوێن لەبەریکی تایبەت بەسەر تەلەڤیزیۆن باشم بەرنامە ئێمە تقریبا 25 دقەیە ینی لەبەر موریحی جلی کوردی لەبەر کردووە لەبەر کۆبوونەوەتان هەیە دو-سێ سەعادەخانی لە ئەنجومەنی وەزیران هیچ کاتێک جلی کوردی لەبەر کردووە بە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران لە بەغدا نەخێر ممنوع یان خۆ ممنوع نییە بەس هەر جلی فەرمی لە هەموو دنیای ئێمەدا باو بڵێن حتا لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانیش کە 6 مانگ جارێک کۆبوونەوەیەکەکەن کاک نێچیروانۆ سەرۆکی حکوومەت نەمدیوە جلی کوردی لەبەر کردوێ باش کەواتە چینە سەر بابەتە ئەساسێکە وەتە پرسیارێکم هەیە تایبەت پرسیارەکە کوردێکە بوو پرسیارەکە ئەمە بوو کە جلی کورد بۆ جلی کوردیەوەیە و ئێستا ئەو پرسیارە لە ینی یەکەم پرسیار لە خەیاڵی من نبوو ئەوە بوو کە ئێوە کاتێک حەیدەر عەبادی ئەم بڕیارانە تاوتویەکە لە ئەنجومەنی وەزیرانە بە چ وەکۆڵێ پرۆسەیەک ئاڕوە دەنگی لەسرە دەن بەشداری ئەکەن بۆ لە چیا بەشداریتان کردووە لە چی هەڵوێستان هەبوو سپاس کاکی وازانی ئەم مەسەلەیە پێویستە باگراوندەکەی لەیەک بینەوە یەکەم لەوەتی ئێمە نوێنەری کوردین لە بەغداوە 3 ساڵە هیچ کاتێک حکوومەتی هەرێمی کوردستان لە هیچ مەسەلەیەکە نە پێش وەخت نە دوای وەخت پرس و ڕاوێژی لەگەڵ ئێمە نەکردووە نە زانیاریشی داوینە تێدایەوە بە دلیلی ئەوەی وەفدی کوردستان چ وەفدی حکومی چ وەفدی سیاسی منی ژۆکو تۆ لە ڕێگەی لایڤەکانەوە بینیومە کە ئەوە لە بەغدان کۆبوونەوەیان کردووە چیان کردو چیان نەکردو باش هیچ جارێک بە هیچ شێوەیەک ئێمە وەکو ئەو نوێنەری کوردی کە بڵێ ئێمە خەڵکێکمانەیە ئەو تاوەکو ئەم لەحزەیە کە سەعات 95 دقەیە یەک کەسی حکوومەتی هەرێم نەیپرسیوە ئەرێ من بە شێوەیەکی فەرمی وەکو حکوومەتی هەرێم پرسیار لە تۆەکەم وەکو وەزیرێکی کورد لە ئەنجومەنی وەزیران چیە گوزەرێ باش چ پێشوەخت و چ پاشوەخت تاوەکو ئەم دقەیە کەواتە مەسەلەکە دوولایەنەیە حکوومەتی هەرێم ئێمە بە نوێنەری خۆی نازانێت لەوێ ئەگەر ئێمە بە نوێنەری خۆی بزانی باە و حاڵەتە پرسیاری دەکرد لانی کەم پرسیاری دەکرد یانەوەتە ئێمەی دەخستە سوورەکەەوە بەو شێوەی کە پێویستە ئێمە چونکە ئێمە بەشێکین لە پرۆسە سیاسیەکە و بەشداری ئێمە بەشدارێکی کوردانەیە ینی بەشداریەکی نییە بەڕاستی لە پێکاتێکی حکوومیە کە ئێمە چوبێتین هەر حزبێک لە ئێمە چێکێتی چ پارتی چ گۆڕان چوبێتین بەتەنها لەگەڵ ئەوانی تراڕێکی مەسلەکەی نییە بۆ خۆ وەزیر اتفاقێکی سیاسی بووە بە تەوافقێکی سیاسی بووە و بۆ بەشێکی زۆر لە حزبەکانی دیکەش ئاوای حزبەکانی غێری کورد باشە کەواتە ئەمە دیوێشی ینی حکوومەتی هەرێم پرسی بە ئێمە نەکردو ئەمە یەک دوو حکوومەتی هەرێم بۆ ئێمە نوێنەری کوردین لە بەغدا هەمومان بەسەر کۆماریشەوە بە پەرلەمانتارەکانیشەوە لە تەلەڤیزیۆنەوەکو هەموو هاوڵاتێکی ئەتیادی گوێم لێ بێ وەڵا 25 ڕێفراندەوەم بۆ سەر بەخۆی باش
کە من وەکو هاوڵاتیی ئەتیادی گوێم لێبێ لە تەلەڤیزیۆنەوە چۆن بتوانم ینی غێر مناقەشەیەک بکەین کاکە ئەمە ئێستا تۆ هەنگاوەکەنی بۆ ڕیفراندۆم لە دوای ڕیفراندۆم خۆ معقول نییە هەردوو لا دەستەوەستان بنۆنیە ئەوە حکوومەتی ئیتیحادیە بە ئاشکرا پێتەڵێ کە ڕیفراندۆم من لەگەڵی نیم پاشگەز بەرەوە ئەگەر نا منیش ژراعاتم هەیە ئەو باگراوندەمانزانی ئەم باگراوندە وات لێ ئەکا ئەم باگراوندە وات لێ ئەکا ینی وەختی ئەمە باگراوندەکە بێت تۆ پرسم پێ ناکەی من چۆن دیفاع بکەم ئەمە یەک ئێمە دیفاعەکەمان چۆن بووە ئێمە ڕاستی یەکەم ڕۆژ ئەمەیان یەک پرسیار هەیە لێرەیە يعني كواتا أما انتقاما لحكومة هريمي أسنة ولا لا خير بهيك مثلا كتو برسي أليتو كبرسن بيانكي شون من برجري ولا بكم آخر برجري لهالات شون بكري كاكي هو مشكلة كأويل كم رجوا بهالات سياستك لو تي من لأنجمني وزيران ولا قلب برادر كان معنا حكومتي هرم بهالات سياسة لقلب بغداد كما قناعتي منها وبرشرو ببرسة بزان بوها بله تاوكو أم دقيقة سياستك هلا تاوكو أم دقيقة حكومة هريمي كردستان ڕاستتر بڵین هەولێر خۆشی نازانێت چی دەکات لەلایەکەوەڵێت تۆ دۆست بۆ عزیێتم مەدە لایەک شەوەڵێت تۆ شۆڤێنیت و حکوومەتێکی مەزهبی ازدواجێتە یانی چی لەلایەکەوەڵێ من تەواو تازە لەگەڵ تۆ نەمام لەلایەکەوەڵێ بە قوربانە گفتوگۆدا ناخین ئەمە وەکو حکوومەت بەڵام کۆمەڵە سزا هەیە هاوڵاتی گرتوێتەوە خەڵکی گرتوێتەوە گریمان ئەمەی جەناب تەڵێ دروستە گەورەترین سزا کاکیوە کە هاوڵاتی گرتوێتیەوە حکوومەتەکەی کاگنێژیڤان بەرزانی داوێتی بەوەی کە بەقەدەر لە 1990 ئێستا لە ڕێگا حسابم کرد حەزەکەی حسابی شەکەینەوە من و تۆ بەقەدەر لە 1990 نەوتی عێراق ئەفرۆشێ بەڵام ئێستا حاڵی حاضر موچەی مانگی هەشتیش نەدراوە ئەمە گەورەترین سزایە ئەگەر حکوومەتی هەرێم وەڵامی هاوڵاتی هەرێم بداتەوە بۆ ئەم سزایە ئەو کاتە ئێمەش دەتوانین هەموو شەڕێک بکەین لەسەر سزاکەی ئەوە نەئەفرۆشێ لە 3 ساڵە 3 ساڵە گریمان 2 ساڵ و نیوە تۆ لە 2 ساڵە ئەمە حکوومەتی هەولێرە بەبەستم وەیە ئەو هاوڵاتی حیزبەکان لێرە پەرلەمانتارەکان وەزیرەکانی ئێوەش تیابوون و ئەتوانن لێوە پرسیان ئەمە پرسیارەکەی ئەمە 2 ساڵە تیانی و 2 ساڵیش ئەم نۆتە بەو شێوەیە فرۆشرێ لە 2014 ئەفرۆشرێ لە 2015 ئێمە تێدانین ڕێک ئێستا دوێنێ پێرێ کردی بە 2 ساڵی ڕەبەخ کە ئێمە تێدانی مەبەستم ئێمە تێدانی وەکو گۆڕان مەبەستم ئەمە گەورەترین سزایە کە ئەم حکوومەتە بەرامبەر بە میلەتە ئەوە گەورەترین سزایە بەرامبەر بە کەرامەتی هاوڵاتی کە پەرلەمانەکەی داخرێ هەموو ئەم سزایانە لەلایەن کوردەوە خۆی دژی کورد خۆی دژی هاوڵاتی کورد خۆی کراوە ئەمە نابینرێ و ئەمە ڕەوایە لەبەرەوەی کوردێکەکەی کە ناوی فڵان کەسە لەبەرەوەی پارتیە مەسەلەن دێنەوە سەر ئەوەی کە ئەڵێ سزا لەلایەن حکوومەتی بەغداوە درا حکوومەتی بەغدا ئەوەتە ئێستا قانونی بودجە ئەڕاتە پەرلەمان ئەڵێ نەوتەکەم تەسلیم کە ئەو موچەی تۆ ناتوانانی بیدی منەیدەم باشە ئەو موچەی ئەخر ئەو موچەیە کەم نییە کاکیە ئەو لەوانەیە لای تۆ جارەکانی تریش بڵێن پار و ئەوانەش ئەمە هەبوو 550,000 بەرمیل بڕوا و موچەکە ئەدرێت و ئەوە ڕێک نەکەوتن بەس پرسیارەکەوتن دوو لایەنە دکتۆر ئێستا پرسیارەکەڵێ من نەوتم وەر نەگرتو تاواکو پارەکە بدەم لایەنەکەی تریش وازەحە کە نەوتەکەی نەداوەتی تاواکو پارەکەت ئەخر خۆ مەسەلەڵێ کاکە من بە نەوت پارەی موچەی هاوڵاتی مۆزەفی عێراق دابینەکەم نەوت مەفرۆشەبی دەرەخۆم موچەی هاوڵاتیەکانە لەسەر من باش ئەمە پرسیاری ئەمە سزایە ئەمە سزایان ئەوەی کە ئێستا بڵێ عەبادی سزای خەڵکی کوردستانی نەیەوە من دەڵێم 3 ساڵە حکوومەتی هەرێم باش ئەوەمانزانی پرسیارەکە لەسەر ئایا عەبادی سزای خەڵکی یاوە یاخود ئەجە دێنە سەر بەراوردی سزاکانەکەی بەراوردی مەکە جا باشە باسیەکەی عەبادی پێت وایە ئەمەی عەبادی کردوێتی مەتارەکانی داخستووە ینی گەشتی نێودەوڵەتی نێودەوڵەتی قەدەغەکەداوە بێ تا ئەو کاتەی بەتەڵەکەم بەدانەدانەتەوەکی باشە تا ئەو کاتەی نوێنەری حکوومەتی ئیتیحادی بەپێی دەستور لە مەتارەکان بوونی دەبێت وەزیرەکەی ئێرەوەتی بوونیشیان هەیە و داواشیان یەکەین بێن داوایان لێکردن جواب بدەنەوە تازە داواکە من هەفتەی پێشوو خۆمان قسەمانتیا کردووە کە ئەوە داوای حکوومەتی هەرێمە بەڵکو بە زووترین کات کۆبنەوەی لەسەر بکەم بزان تەواجودی حکوومەتی ئیتیحادی چۆن بێ لە مەتارەکانە ئەمەن دێ باش ئێستا ئەمەی کە ئەمبادی کردوێتی ئەم بڕیارانە سزای خەڵکە یاخودنا
تۆ بە سزای ئەزانێت کاک هیوا تۆ ناتوانانی دەسەڵات و خەڵک زۆر ئەستەمە بتوانین لە یەکجیاکەیتەوە بەڵام تۆ دەسەڵاتێکت هەیە من بەڕاستی پێ دەڵێم ستەمکارە لەبەر ئەوەی کە موچەی خەڵکی پێ نادرێ بارێکی زۆر دکتۆر ئەوە مانزانی ئەخرزانی بەڵام ئەوە مۆزوعە باشە لای تۆ لەم دەقەیە مۆزوع نەبێ بەڵام تۆ زانی ئەگەر مامۆستایەک داهاتەکەی میلیۆنێک بوو بێ پێشتریستە بۆ بە 400,000کەش ئەمە چۆن داوای ئەوەی لیەکی ئەڵی مامۆستای ئەسڵان پارەی نییە سەفەر بکە مەتار داخریا داناخرێت باشە دکتۆر لە 100 میلەتی ئێمە مەتاری نەدیوە لە ژیانە زۆر ڕاستە ئەوانەی بینیوانە بەرپرسەکانن وەزیرەکانن پەرلەمانتارەکانن ئەوانەی کە بۆ خونەخۆشیە سەفەرە سیاحەتە ڕۆژ بۆ ئەوانەش هەیە بەس ئێستا پرسیارەکەی من ئەوەیە ئەمەی کە عەبادی لە دژی حکوومەتی هەرێم و هەرێمی کوردستان بەگشتی دەری کردووە سزایە یاخودنا سزای حکوومەتی هەرێمە بە دەرەجەی یەکەم لەبەر بڕیارە لەبەر خەڵک نییە خەڵکیش بەشی خۆی زەرمەند دەبێ پێم وتی ناتوانانی دەسەڵات حکومەتەوەتە لە میلەت بۆ ئاسانە جاکەیت ئەم سزانە لە ئەنجومەنی وەزیرانە بە چه پرۆسەیە کاڕوە ئێوە تا چەنە ئاگادارن هەندێک لە بڕیارەکان هاتوۆتە ئەنجومەنی وەزیران یەکەم بڕیار مەسلەی سنوور و فڕۆکەوانێکە بوو هاتە ئەنجومەنی وەزیران تەنها من و کاکفریاد لە ئەنجومەنی وەزیران کاکفریاد وەزیری ڕۆشنبیری دیفاعێکی زۆرمان کرد چیتان دیفاعێکی زۆرمان کرد یەکەم وتمان ئەم بڕیارە نابێ ئەمڕۆ دەربچێ دوو هەم وتمان ئەم بڕیارە بەم شێوەیە خەڵک زەرەرەکە بە دەرەجەی یەکەم ینی خەڵک زەرەرەکە بۆ مەساڵحی خەڵک بۆ منە کۆمپانیای فڕۆکەوانیت هەیە کۆمەڵێت فەرمانبەر پەیوەندی بەمەوە هەیە سەفەرەکان قورسە بێ إلى آخره وتمان تو الله يبان ينادي اتحادي هبه با 15 روز دانين تاكل ينادي اتحادي دتشي وراي نقرينا 15 روز اما نروش تسر انجا بصراحه وتمان كاك ايما هر اگر سزاي حكومتي سزاي كمسي خلشي هريم بكات بمشي ويا بردوام به اما وزيري شي كارتونين ليره وزيري كي كارتونين ليره وبجداري اما بجداري شي كارتونين وكو زماني طه محيدين معروف اما ليره ببروسيكي توافقي سياسي ليرين اگر اوها برو ام توافقت يكتشه اوانيش بوشي ويا جوابين دايوا كتوافقك تيغناتشه وما اجراءاتي شي اتحاديه هتاكو بپی دستور بپی یاسا او حالتانه دي توجهي خوي ايوه امزاتان لسر او بريران طبعا امزامان نكردو نا اخر امزات شلون كاين لسر بريريش باش كواتا يعني ام بريارانه كدرسوا وتنها دو برياره بيك برياره بابلين كبيوندي بسنوري اسماني وشكاني وهي لا انجوني وزيران درشو جگە لەمانە یعنی ئێستا خەڵک پرسیاری بەڕاستی ئەوەی هەیە زۆر جارەوەتیرە ڕەنگە جاری وابێ کە وە کۆڵە زۆڵمیش لە ئێوە بکرێت چکە ئاگاداری وردەکاری کارەکانتان نەبن بەس جگە لەوانە هەمیشە مەسەڵەن پرسیارە هەیەڵێ ئێوە ئیشتان چیە لێ بۆ نمونە ئەمە یەکێک لە ئیشەکانت باس کرد لە بڕیارەکانی ترا لە مۆزوعی بودجە و موچەیە بەتایبەتی ئەو کاتەش کە یعنی ئێستا بەردەوامی هەیە لە حکوومەتەکەی عەبادیە تا چەند ئێوە لەسەر ئەمانە هەڵتان داوەتێک کە بۆ نمونە حکوومەتی هەرێم ئەمەی کردووە بەڵام خۆ خەڵک چی بڵێ بۆچی حکوومەتی اتحادی موچەی خەڵک نایە و سزای حکوومەتی هەرێم بدات کاکیوە 3 ساڵە لە بودجەی 2015 لە بودجەدا دەڵێ نەوتەکەم تەسلیم کە تاوەکو موچەت ببێ یەک مانگ بە ڕێکوپێکی نەوتەکەی تەسلیم نەکرا لە 2015 تاوەکو بودجەکە بدا و لەو کاتەشەوە بەم شێوەیە نەوتەکە دەڕوا ئێستا حاڵی حاضر ئەو نەوتەی کە حکوومەتی هەرێم دەیفرۆشێ بە ناوی عێراقەوە دەفرۆشرێ بۆ نمەیەکێک لە سزاکانە نەدراوە لەبەرەوەی ئەمە پەیوەندی بە بەو ڕوبع موچەیەوە هەیە کە بە خەڵک دەدرێ ئێستا ئەگەر حکوومەتی عێراق بڵێ ئەو نەوتە هی من نییە کە لەسەر حەسەی ئەوە لە ئۆپێک و ئەم زیادی هەیە ناتوانێت لە بەسڕەوە بیفرۆشێ لەبەرەوەی هیچ حکوومەتی هەرێمی تێدا ئێستا بڵێ ئەو نەوتە هی منی ئەو نەوتە دەبێتە قاچاق و دەبێت وەکو قاچاق بیفرۆشی کە لانی کەم لە 120 لەوانی لە 140 سعرەکەشی دابەزی ئەمە من بۆ ئیجراءەکە کە پەیوەندی بە خەڵکەوە هەیە نەکراوە بەڵام ئەو ناڵێ من سنوور داخەم ئەڵێ بانیۆنەری من لە سنوورەکان هەبێ بزانم چیە گوزەرێ کاک هیوە بە قووەترین فیدراڵێت لە عالەما فیدراڵەتی ئەمریکایە
مەتارات و سنووری ئاوی و وشکانی هەموو ئیتیحادیە ئەوە نییە دەوڵەت ئاگای لێ نەبێت چیە بێ تاوەکو ئێستەوە هاتووە ئاگای لێ سەما وەزیری گواستنەوە گەیاندنە بانک کردوتی ئەوانە هەر خەڵکیان هەبوو لە مەتارەکانە بەڵام ئەمە ئەڵێن هی تریشە نێرین هەروتی بۆ نمونە ئەو ڕۆژەی کە بڕیارەکە دەرچوە هەفتەیە پێشەوە چەند کەسێکی مەتار گومرک و ڤیزەیە نە لە گومرک نە لە فیزە لەژێر کۆنتترۆلی بەغدان نەبووە ئەتر ئەمە شتێک معلوماتێکە مطلقە ینی نوێنەریان هەبووە نەبوو ئەویان من نایزانم بەڵام نە گومرک نە ڤیزە بەدەست حکوومەتی ئیتیحادیەوە نەبووە باشە ئەجا چی مشکلەیە کە ئەگەر گومرک و ڤیزە بەدەست حکوومەتی ئیتیحادی بێ ینی پێ دوایە چ گرفتێک دروست هیچ گرفت دروست ناکە ئەسڵ یعنی چ گرفتێ یعنی ئەمریکا 50 ویلایەتە بەم شێوەیە ڕابڕێەوە باشە کەواتە مەبەستی هەرێمی کورد مەبەستی حکوومەتی هەرێم چییە کە گومرگ و حکوومەتی هەرێم ڕەتی نەکردوێتەوە حکوومەتی هەرێم ڕێت بە تەعاون بکەین تەواو ئەتوانن ڕێک بکەون ئێمە باڵێن نێوەندی خێرین حالیەن بۆی کە هەردوو لە ڕێک بکەون حاڵەتە گەشتۆ بەچی مەسەلەن ئەم ڕێکەوتنیان گەیشتۆتەوەی کە کۆبوونەوە بکەن بۆی ئەم پرۆسەی ڕێکەکەی کۆبنەوە نازانم من بەعنی نیم بەڕاستی من بەزۆ کەڵی قسەی خێرمان تیا کردەوە کۆی کە یعنی ئێوە تەواجدتان هەبێت لە کۆبوونەوەکانە ئێمە ئایدی ئێمە نییە چونکە علاقەی بە گومرکەوە هەیە وەکو تایبەتمەندی وەزارەتەکە وەکو ئەوەی کە ئێوە نێوەندگیرن تەنها ئێوە باڵ بڵێن قسەکانتان گەیاندووە سفەتی ڕسمیمان هەیە ناتوانین لە کۆبوونەوەک بەشدار بی کە ئیمزاکە و نەیخواتەوە لە کۆبوونەوە وەکو کوتلەی کوردی ئەتوانن نامێ بۆ عەبادی بنێرن یان مەسەلەن ئەوکو خۆدوتت کە ئێوە لەسەر نوێنەرایەتی نەتەوەیەکەکەن لە ناو ئەنجومەنی وەزیرانە بەم سیفەتەش ناتوانن قسەی تیا بکەن زیاتر قسەمانتیا کردو نانی لە کاتی گفتوگۆ ئەوانەیە قسەمانتیا کردو زۆر قسەمانتیا کردووە ئەوەی کە وازەحە یعنی چەند خاڵێک لەلایەن حکوومەتی عێراقەوە کە سەرۆکوەزیران بەڕێز عەبادی تەمسیلەکە یەکەم ئەڵێ سەقفی ئێمە دەستوورە قانونیەکانە کە کوردی ژۆک و عەرەب دەنگی پێداوە ئەگەر خلاف هەیە لەسەر قانونەکانە چین بۆ محکەمەی ئیتیحادی ئەمە یەک دووهەم ئەڵێ ئێمە هیچ ئیجرایەک ناکەین لە دەرەوەی یاسا ینی ڕێوشوێنێک کە یاسا ڕێگەی پێ نەدابێتی نایکەین سێهەم مەسەلەی ڕیفراندۆم کە بەو شێوەیە کراوە لە لای حکوومەتی عێراق بە هەموو چین و بڵێن بە هەموو ئەطیافەکانی و سونە و شیعە و إلى آخره مەرفوزە ئێستا گرفتەکە لای حکوومەتی هەرێمە پێش ڕیفراندۆم هەموو دنیاوتی دنیای دراوسێ و دنیای عالەم و وەزیری خارجی ئەمریکی و آخر جار سەرۆک کۆماری فەرەنسا تەلەفۆنەکە ئەڵێ کاکە پاشگەز ببنەوە بۆ ئەوەی کە چووکی عاقبەتەکەی باش نابێت پاشگەز نەبوونەوە لە ئەنجامدانی ڕەفراندۆم ئێستا ئێمە نازانین حکوومەتی هەرێم بەتەمای چییە تۆ ئێستا ئیلامێکی متابعەکە حکوومەتی هەرێم بەتەمای چییە حکوومەتی هەرێم ئەڵێ با دایالۆگ بکەین و دایالۆگ بۆ چی بکە ئەگەر تۆ بەتەمای سەر بەخۆی دایالۆگ پرسیارم لە هۆشیار زێباری کرد کە ئەندای مەکتەبی سیاسی پارتیەوەوانە و تێچین دانیشین و پێیانەڵین ئەمە داواکارەکانمانە جا بۆ ئەڵێ ئێمە داواکارەکە قەت دەوڵەت بە دوو گفتوگۆ جیابووەتەوە لەکوێی دنیا باشە کەواتە ئێستا تۆ لە بەغدای شارەزای ئەوانی دووە ئەزانی چۆن بیرەکەنەوە و تەنانەت ڕەنگە هەندێک زانیاری تریشت لابێ وەفدی حکوومەتی هەرێم وەفدی کورد لێرەوە بچێتە بەغدا ئەبێت چی بڵێت یعنی ئەبێت چه داواکاریەکی هەبێ پێشوازی لێ ناکەن پێشوازی لێ ناکەن پێشوازی لێ ناکەن لە بەریانوتن آخر وەفت کە بە سەرۆکایەتی بەڕێز دکتۆر ڕۆژ بوو تیان ئێستا ئێوە دێن 26 مانگ مێنەوە تەواو لەبەرەوە ئێمە لێتانە پاڕێنەوە لێمە هەنگاوە منێن و بەڕاستی ئەوباڵی ئەم هەنگاوە غەڵەتە چەند لە ئەستۆی پارتی دوونە لە ئەستۆی یەکێتیە چونکی یەکێتیە تا ئاخر ڕۆژ لەگەڵی نیم خەڵک چاوەڕێ ئەوە بکە یەکێتی لەگەڵ نەبێ و ئاشکراشە سلێمانی نیوەی هەر نەڕۆژ بۆ دەنگدان ئەسڵان باش بەڵام ڕێخەری گەشتی بزوتنەوەی گۆڕانیش دەنگی داوەتی بە بەڵێ دەنگمیاوە بەڵێ چه بڕیارێکی تر هەیە یاخود چه شتێکی تر هەیە کە عەبادی بیهەیە بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستان بیکە یان گفتوگۆی لەسەر کرابێ هەموو ئەوانەی کە باس کراوە عەبادی خۆی لە ئەعلام باسی کردووە لە مؤتەمەری سەحافی هیچی تر بەڕێوە نیە چکە هەندێک جار باز لەوە کرێ کە شتی تر هیچ زانیاریەکم نییە هیچ کە بەڕێوە بێ ینی بڕاژ ناکەم هیچ کە بەڕێوە بێ بەڵام ئەم ڕێوشێنانە
بڕاستی دژی خەڵکی هەرێمی کوردستان نییە و بە دلیلی ئەوەش ئەو بەیانی دوبیانی ڕەشنووسی بودجە ئەچێتە پەرلەمان ئەو دقەی کە تێدایە کاکە نەوت مەفرۆشە بودجەی خەڵکە دەم کاکیوە ئێستا هیچ شتێک بەقەدەر ئەمریکا دقەکەی کە تایەتی ئەگەر ڕوونتر معلوماتت هەبێت لەسەری کاکیوە دوو حاڵەتە یەکەم ڕۆژوتیان کاکە 550,000 بەرمیل لە ڕۆژێکە بودجەکەتانە دەینێ بودجەی ساحەبدەکەتانە دەینێ باش نییە ئێستا ئەڵێ ئەگەر لەم حاڵەتەیە یان ئەوە تا ینی ئەمە تەسەورە جارێ نەبووتە بە ڕقەمی ئەخیر نەبوو بە داڕشنی ئەخیر ئەوەیە کە نەوت مەفرۆشە خۆمەی فرۆشم نۆتەکە چۆن موچەی بەغدادم ئاژ موچەی کوردستانە دەم هیچ شتێک لەمە گەورەتر نیەوە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان و ئەگەر حکوومەتی هەرێم بەڕاست نوێنەرایەتی خەڵکەکە بەڕاست بەرژەوەندی ئەم هاوڵاتیە بەدبەختی ئەوەیە کە 3 ساڵە بە نیوە موچە و ڕوبع موچەژی دەبێت ئەمە قبول بکات و ئەمە هیچ جۆرێک دابەزین نییە یعنی هیچ جۆرێک تەنازول نییە لە هیچ ئاستێکی سیاسی بۆ ئێمە یعنی مەسەلەن ئێستا بەڕێزت داوای ئەوەکەی کە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو نەوت و کۆڵی مشتەقاتی خۆی ڕادستی بەغدا بکاتەوە نەک ڕادست کاکیەوە بیخاتە ژێر کۆنتترۆلی بەغدا ئەزانی چۆنە مەسەلەکە فرۆشتنە فرۆشتنەکە کێشیان لە کۆنتترۆلەکە کێشە لە کۆنتترۆلەکە چاوی لە کۆنتترۆلەکە بێ و کۆڵە ساعتەکە بێتە ناخولێتەوە هەرێمی کوردستانیش تا ئێستا ڕێگەی پێێنێ کاکیوە ئێستا ئەگەر 500 میلیۆن دلار موچەی خەڵکی هەرێمی کوردستان بێ هەموو قیاسەکان پێمانەڵێ ئەو نەوتە بای 500 میلیۆن دلار زیاترە بەس بۆ نادرێ ینی سەودا و مامەڵەیە بە پێەوەی کە ڕاگەیان ئەگەر بەبێهین بەبێ ئەم نیوە موچەیە ڕەحمەت لێ بەڵام ئێستا ئەو نیو موچەکەشی بۆ نادرێ کاکیوە زۆر قورسە بۆ خێزانێک بەرەمانی 11 بڕۆ موچەی مانگی هەشتی وەرنەوە ئەمە سزایە بەڕای من یعنی ئەوە خەڵکیش لێرە نەیشاردوێتەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕووی یاسایی حکوومەتی هەرێم بین لەمەیانە باش ئەو جاگلی لە خەڵکی چۆن سزای حکوومەتی هەرێمی لە بەرەوەی حکوومەتێکی فاشی لە استیقالە بکات و حکوومەتێکی تر بێ بەڵکو بتوانێت ئیشەکان بەڕێوە باشە بەڵام تا ئێستا ئێوە وەزیرتان هەیە لە حکوومەتی هەرێمە و باشی ژەزان لە ماڵی شەوەن موچەش وەرەگرن تا ئێستا ئیستیقالیان نەیەوە یعنی و کۆڵی وەزیری بندیوارە ئێکە ئێوە حاضر نەبن وەزیرەکانتان ئیسخالە بە بۆچی داوا لە حکوومەتەکەی کە ئیشەکان ئیستیقالە ئەوە ئازانین چۆنە مەسەلەی بەشداریکردنی گۆڕان لە پرۆسە سیاسیەکە بڕیارێکی سیاسی بزوتنەوەی گۆڕانە لەبەر ئەوەی کە خۆی استیقالی نەکردو بەو شێوەیە دەرکراوە بەسەر ڕۆشتان نەگەیان لەبەر ئەوەی کە لە ماڵەوەین ئەوە موچەی ئێوەمان ناوێ و ئەم حکوومەتە تەنها بەشداریمان هەیە ئەوە گەر بەڕێی من بێت و بەڕێی بەشێکی زۆر لە برادرانش دەبوو ئەوە بکەین بەڵام بڕارێکی بزوتنەوەی گۆڕانە تا ئێستا نەدراوە ئەگەر لە منە پرسی بەڵێ ئێستا دەمەوێت وەکو کەسێکە لە بەغدایت و ئاگاداری وەزعەکانی خەڵکە بینی لە دوای ڕیفراندومەوە عەرەب بە تایبەتی لایەنی شیعی چۆن سەیری کورد ئەکەن چۆن مامەڵە لەگەڵ ئێوەکەن وەکو کۆڵێ وەکو ئینفیساڵی قسەدان لەگەڵاکان وەکو چی ئەتان بینن بەسەراحەت کاکیوە بەسەراحەت پێتەڵێم و ئەو برادرانش کە متابعی ئەلامی عەرەبیەکە نەبازانن بەشێکی زۆر لە سیاسەتمەدار و ئەلامی عەرەبی بارزانی جا ئەکەنەوە لە مەسەلەی کوردی لە مۆزوعە و پێیان وایە کە بارزانی بە تەنها با بڵێن لە پشت و لە پێشی ئەم مۆزوعەیە وای لەوانی تر کرد کە دوای بکەون بۆ ئەم مۆزوعە ئەوم هەڵەی بارزانیە کە بە نەزەری ئەوان هەڵەیە ئەو بە نەزەری شارعی کوردیش وازحەکە هەڵەیە ینی شارعی کوردی ئێستا تەحملی ئەو نەهامەتیە ناتوانێت بەناوی شارعی کوردیەوە بەناوی ئەو نیوەی کە نەچوو بۆ دەنگدانی ئەو نیوەی نەچوو بۆ دەنگدان ئەخە کاکیوات من ئێوارەی پێش ڕفراندۆم بەناو سلێمانیە پیاسەمە کرد ئەتوت ئەم شارە خۆڵی مردووی کراوە بەسەرا ئەم شاری سلێمانیە کە تۆ وەکو من باش لە دووەکو هەولێرش پیاسە کردە ئەوت ئەو کۆڵێنەوە خەڵک شایەکە نەخێر بوو قەبووقی سیارەیە کە پێیان وتراوڕۆ لەسەرجەمە بەستم وەیە ئەم شارە ئەم وڵاتە گرفت نییە هی ئەوەیە ڕۆژی پێش سەربەخۆی ڕۆژی پێش ڕفراندۆمی سەربەخۆی بەم شێوەیە لە سەربەخۆی بڕانیە بڕێنراوە ئۆکەی ئەوە حیزبەکانی چەتی و گۆڕان باڵا دەستن لێرە ئەوانە ئەبێ وەڵامی ئەمە بەنەوانە بۆچکە ئەوانە خەڵک دەنگی بۆیاون پێ دوایە خیاراتی شەڕ هەبێت لە بەغدا باسی خێراتی شەڕ بکرێت لەگەڵ پێشمەرگە و لەگەڵ هەرێمە هیچ لایەنێک شەڕی ناوێت هیچ لایەنێک لە عێراق شەڕی ناوێت ئەمە دووپات کراوەتەوە و هەمووش ئەزانین بۆ شەڕی ناوێت لەبەرەوەی شەڕ لە بەرژەوەندی عێراق نییە و لە بەرژەوەندی هەرێمی کوردستانیش نییە بەڵام
بەڵام دەبێ هەرێمی کوردستان ئێستا کە ئێمە لە 14 مانگین تقریبا 20 ڕۆژ دوای ڕفراندۆمین دەبێ یەکلای کاتەوە ڕفراندۆم یعنی چی ڕفراندۆم بۆ چی کرد کوانەتیجەکەی بۆ چی کرد ئۆکەی بەس یان ڕایگەین یان ڕای ناگەین یەکی لەم دوانەمان پێ بڵێ باش تاوەکو لەسەر ئەوە بتوانین قسە بکەین ئەمێ دوا پرسیارە لێ بکەم ئەوەی کەوتت مەسەرەن حکوومەتی بەغداڵی ئەگەر نەوتەکە لە ڕێگەی کۆنتترۆلی ئەوانەوە بێ موچەی خەڵکەیە موچەی ملیۆنێک و 400,000 کەس ئەیە یان موچەی 600,000 کەسەیە حکوومەتی عێراق قڵێ من موچەی فەرمانبەرە دەم جا فەرمانبەر لای حکوومەتی هەرێم 600,000 کەسە لێرە ئەجا ئەوانی تر چین نازانم بەڕاستی یعنی دوانێت تۆ بزانی ئەوانی تر ئەو تەنەوە خۆرن نازانم بەڵام باشە ینی موچەی 1400کە نایە موچەی نیوەی ئەە لەو کاتێ ئاخر من نازانم ملیۆن و 400ەکەی کە حکوومەتی هەرێم باسیەکە بەڕاستی چیان سەری تەرکی تۆ زانی هەموو حکوومەتی عێراق کە بەس بەغدا 7 ملیۆن کەسی تایە هەموو وەزارەتەکانی لی ئێرە زیاترە ژمارەی فەرمانبەرەکانی ناگاتە 3 ملیۆن زۆر سپاس بەڵام سەر ڕای ئەوە تۆ بڵێ ملیۆنی نیوەکەم هەیە ئەبێ بزانین ئەو ملیۆنیەوە چی زۆر سپاس دکتۆر دەرواز محەممەد وەزیری و کۆچ و کۆچبەرانی عێراق سپاس بۆ بەشداریکردنە سپاس بۆ ێش بەڕێزان سپاس بۆ هاوکارانم سپاس بۆ تێچەنەکانتان تا بەرنامەیەکی دیکە بەخۆی گەورەتان سپێرم شاد و کامران